لێژنەی باڵای هەڵبژاردننی یانەکانی کوردستان لەسەر داواکاری هەردوو یانەی هەولێر و سیروانی نوێ هەڵبژاردننی هەردوو یانەکەی بۆ 7 مانگی داهاتوو دواخست بەهۆی گەشتکردنی چەند تیپێکیان. دوای ئەوەی کەوا دوو نووسراوی فەرمیمان پێگەیشت، یەک لەوانەیانە وەرچی هەولێر کە تیپێکی کچانیان سەفەری وڵاتی تونس کردو، هەروەها لە هەمان ڕۆژی هەڵبژان ڕۆژی چوارشەم پاڵەوانەتی کوردستانیشانەیە خولی نایبی کوردستانێ لەگە سەید سادق بۆ زانیاریانەیە سەفەریان کردیان ناکرێت 6 ئەندام لەناو هەڵ ئامادەنەبن بۆ دەنگدان. ئەوە یەکەم هۆکارەکەی نادی یانی وەرچی هەولێر بووکەوە دواخرا لەسەر داواکاری خۆیان بە نووسراوەکان داوا دەکەن بە 7 مانگ داخرا بۆ 7 هەر لە هەمان کاتدا یانە سیروانی نوێ لە ڕێگای سەرۆکیانەوە کەوا نووسراویان کردووە کە تیپی گۆڕەپان و مەیدانیان ئەوانی سەفەری دەرەوەی کوردستانیان کردە بۆ ئەنجامدانی پاڵەوانەتی وڵاتانی عەرەب، بۆیە هەردوو یانەکە دوا دەخرێت بۆ ڕۆژی 7 مانگ و ئەوەش کە ئێمە بۆ ئەوەی ئاسانکاری بۆ یانەکان بکەن و با نەبینە ڕێگەل لە بۆ هیچ لایەنێک پێمان باش بووکەوە لە کۆبنەوەی لێژنەی باڵا ئەو دویانەیە دوا بخرێت بۆ ڕۆژی ئەو ڕۆژێک کە خواردویانەکە داوایان کردووە.